ئێمە هەر لە سەرەتای ئەو دروستبوونی ئەو کێشەیەوە لەسەر خەت بووینە لەگەڵ تیمی پارێزەرانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی بەداخەوە لەسەر خاک و ئەرز و زەوی خۆمان دەستگیر بکرێن و بکرینە ژوورەوە و محکەمە بکرین ئەمە زۆر جێداخە ئێمە نەمان هێڵا کە زیاتر بابەتەکە تەشەنە بکە و قبوڵی ناکەین جێی قبوڵکردن نییە بەوەی کە هاوڵاتیەکی میلەتی ئێمە لەسەر زەویوزاری خۆی دەستگیر بکرێت لەو سۆنگەیەوە ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی کێشەکە و لەسەر خەت بووینە خۆم بۆ خۆم لەسەر خەت بوومە لەگەڵ تیمی پارێزەرانە ئێستا من لە محکەمەی کەرکووک بووم لە ژوورەوە بووم ئەوەی سەخەریکە ڕێکارەکان تەواوە بێ و ئیجراعاتەکان تەواوە کرێ بۆ ئەوەی کاک حاجی نازم ینی هیچ ئازاد بکرێ و هیچ تۆمەتێکی بەسەرەوە نەبێت چونکە ئەو زەویە کە مشتومڕی لەسەر ئەو زەویە زەوی کاک حاجی نازمە ئەوەنەی من ئاگاداری کەیسەکە بم بڕیاری ئەوە دراوە مەساح بنێردرێتە شوێنەکە بۆ ئەوەی ئەو ڕێڕەوەی کە ئەکرێتەوە بەڕێیەکا بڕوا کە مڵکی هاوڵاتی نەبێ بەڕاستی تهدیدی حدودی بۆ کرێ ڕسمی حدودی بۆ کرێ ئەگەر هاتوو ئیسبات بوو کە ئەمە هی حاجی نازمە کێشەی نییە و ئەگەر هاتوو هی وەزارەتی دیفاع بوو ئەو کاتە لە چ ڕێیەکەوە ئەوەنەی ئێمە بە دوواداچوونمان بۆ کردبێ سێ چوار ڕێگەی تر هەیە بۆ ئەوەی ئەو ڕێی کە ئەوانەیانەوێ بیکەنەوە بەڵام ئیتر ئەمان وەک ڕقبەڕقەیەک وەک شتێک ئاوا ویستیانە بەناو زەویوزاری ئەو هاوڵاتێ بە ڕێزەی تۆپزاوایە بیبەن و ئەوش قبوڵی نەکردووە و هیچ کەسێکیش بەڕاستی لە ئێمە لە ڕاستیە قبوڵی ناکە لەسەر زەویوزاری خۆی کەسێکی تر بێت یان جیهەتێکی تر یان حتا وەزارەتێک بێت ڕێگەیەک بکاتەوە سوپاس بۆ خوا ئێمە ینی ئەوەی سەخەریکە کاک حاجی نازم ئیفراجە بێ و من خۆم بۆ خۆم لەگەڵ خزم و کەس و کار و کوڕ و ئامۆزاکانی لەوێ وجودم هەبوو ئێستا پێش کەمێک لەگەڵیان نابووم و سوپاسی تیمی پارێزەرانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانی شەکەین کە بەدەم داواکاریەکانمانەوە هاتن و دڵنیابن ئێمە پارێزەری حەقیقی ئەو میلەتین و ئێمە داکۆچیکاری سەرسەختە بین لە ماف و لە ئیستحقاقاتی ئەم میلەتەی خۆمان. سپاس بۆ